دیمەنی سەرنجڕاکێشی کانی جنە لە کانیماران لە گەری عەلیبەگ، ئەو کانیاوەی کە بەوە ناسراوەتەوە تاوەکو بارانبارینێکی زۆر نەبارێت کانیاوەکە ناتەقێت، ئاوەکەی نابژێتەوە. ساڵانەت هەر لە وەرزی بەهاردا لە دوای بارانبارینێکی زۆر کانیاوەکە ئەبژێتەوە، بەڵام ئەم ساڵ لە دوای 2 ساڵ لە وشکبوونی لە ئێستادا کە هەر لە وەرزی زستاندا این کانیاوەکە بژاوەتەوە. دیمەنێکی یەکجار جوان و سەرنجڕاکێشی هەیە. دیمەنی سەرنجڕاکێشی کانیاوەکە وای کردووە هەر کەسێکە لە سۆرانەوە بەرەو هەولێرە سێت یاخود لە هەولێرەوە بەرەو سۆران بگەڕێتەوە، لێرە ئەوەستێت ئەو ئۆتۆمبیلانێک کە لە قەراغی ڕێگاکە وەستاون، ئەو هاوڵاتیانن کە لێرە وەستاون بۆ ئەوەی وێنە و یادگاری و ڤیدیۆی کانیاوەکە تۆمار بکەن، ئەوەی کە دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە و بەدەگمەن هەیە کە کانیاوەکە بژێتەوە. خەڵکێکی زۆر یاخود ئەوەی بەم ڕێگایەدا بژە دەکات، لێرە ئەوەستێت و وێنە و ڤیدیۆ تۆمارەکات.